ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین کە لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵ ئێوەی ئازیز بە یەکشار دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم حەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ فەریدون نازری ناسرا و بەوریا ئەندامی کۆمیتەی ناوەندی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کاتساتێکی پەرسوود لەگەڵ بەرنامەکەمان بەسەر ببەن فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاگوریا جان بەخێر بێت، زۆر سپاس لەوەی کە داوەتی ئێمە بۆ بەشداری لەم بەرنامەدا قبول کردو. زۆر سپاس بۆ ئێوە کەم فرسەتتاندا لەم بەرنامە کە بەرنامەیەکی زۆر مهمی تەلەڤیزیۆنە بەشداری بکەم. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. کاگوریا جان بۆی کە پسینە ناوخستە و باسەکانمانەوە پێم خۆش سەرەتا ڕووە بینەران ئەلبەتە بێگومان کەسایەتی بەڕێستان ناسراوە بۆ بینەران، بەڵام ڕسمی بەرنامەکەمان ئەوەیە کە سەرەتا بیۆگرافیەکی کورتی خۆت پێناسەیەکی کورتی خۆت باس بکەی و دواتر پرسیارەکان ڕاست دەکەم. من لە شاری سنە لەدایک بووم لە ساڵی 1926 مانگی شەهریوەر. هەر لەوێ مەدرسەم تەواو کرد، دەبیرستانم تەواو کرد، چوومە دانشگا لە بەشی جوغرافیای دانشکدە دەبیات تا دەرسم خوێندووە و بە شۆنیا دەورەی سەربازی کە وەزیفەیە لە ئەسڵاوێویکەی ئەوەم گوزاراندووە. ئیتر هەر هاتمەوە لە سەربازی 4 ساڵ لە تەلەڤیزیۆنی ئامۆزشی لە بەشی جوغرافیا کارم کرد. فەداکەم بەدڵ نەبوو، ئێستعفام داتمە دەرەو لە شوێنێتر تە کاڕێکە کارێکی وە ماخسە ڕێگە ژیانمان بگذەرێ. لە هەمان حاڵە بڕێ کاری علاقەم بە تەرجمەی ئینگلیسیوانەوە بڕێ لەو کارگەرمە کرد و بە شۆنیایتر انقلاب کرا. وەختی انقلاب لە تارانە بووم، بەشداری کرد لە تقریبەن زۆر شتم بە چاودی لە دەورەی انقلابە کاگە لازم بوو زیاتر باسیەکەین کە حکوومەتی شارۆخا و حکوومەتی مەسەبیاتە سەرکاری ئەمە طبعاً تەحلیلی ئەوەمان بوو کە ئەمە هێزێکی مرتەجع بێ، زەدی کۆمۆنیستە بێ، زەدی جنبشی کوردستانیشە بێ. طبعاً لە بۆی کە من ئەو پرسیارداوە ئارەسە بکەم بەر لە ئەوەی کە ڕاپەڕین دەست پێ بکە و ڕژیمی شا بڕوخێت بەڕێستان لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوون و ئەرزیابی و لەگدانەوەی سیاسیتان بوو لەسەر ئەو زاڵ باردۆ؟ بەڵێ من هەر لە سەرەتا مناڵیمەوە چونکە باوکم گروبانی ژاندارمەری بوو کە بانشستە بوو تلیایکیش بوو. جەمعی لەو بانشستە گەل ژاندارمیلیا هاتنە دەور مناڵەکە دانیشتە من هیچ زۆر مناڵم 7 ساڵ و لەوانە قسەی ئەوەیان نەکرد کە ژاندارمەکان چەنێ زەڵمەکەن. هەتا مەسەن باوک من ئێتوانی لە دیا کار بکات کە دەرامە دووشتی بوو بە بۆنەوە و کە ئەو زڵمشتەنەکە هاتووە بۆ شارکەوەی کە لە افتخارات من وەمیشە لە مۆرد باوکمەوە. قسەیان نەکرد کە ئەوە وەختی خۆی ڕەداشا زۆر مردمی کردە تلیایکی کەسمە بیرەوە لەمە دوا خوێندمەوە کە ئینگلیس لە چی ناوای کردو تلیایکی مفتەیەدا مردم سوختەکەی هەردانترە چەندە و شیرەکەی بۆخشە گرانترە چەندە و حتا لەمە دوای کە پولیان لە مردمەتەن ترکەفتومە بیرەوانە و هەر بەو مناڵیەوە فکرمە کردە و ئەیان وت ئەدان چیانەوت ئەوان هەموو پاسکاکان هینیان پۆلی لەسەرە، یانێ هەر کەسێک کارێتە ڕئیس پاسکا لەوێ سەرقولفی هەیە ئەبێ پوڵی وا دەربێرێ هەر لەو مردمە فەقیر و هەژار و ئەوانە و بەشی فەرماندە بدا، بەشی کەسێ لە شارە بدا، حتا تا تاران ئەو پوڵە ئەچێ. ئەوانیانە باسە کرد زەڵم و زۆر وانە من هەر بە خۆت جۆرە حاڵەت وام پیا کرده بوو کە حکوومەت چییە و ئەم شا بۆ وایە بۆ زەڵمەکەن و ئەوەنە ئەوە سەرەتاکانی بوو. بەڵام بۆ خۆی چم خۆ بێمە مناڵ بووین و شاری سنەشە وەختە 30,000 جەمعەتی بوو، هەموو شوێنێ زەوینی باز و منیش مناڵی قەڵاچوالان بۆ شێخان بووم، لە شێخانە زەوینێکی فرە لە ئەختیارمان نبوو ڕوین بۆ کایەکردن وشتا جادارە تووشی پاسەبان نەبووین. مەسەڵەن والیباڵمانە کرد لە شوێنێک تر نە لەو شێخانە لە شوێنێک تر نامەحەلەکەمانە والیباڵمانە کرد دەوڵەمەندەکانی دەور منتەقەکە و شتێک پولیان داوە پاسەبانەکە هات تۆپمانی دڕی و هینی دڕی من چوومە گشت پاسەبانەکە و لێمی دا و بردمیانەکەوان
ئەمان مەدی بوو چەندها جار بردومیانە کەڵانتەری لەوێ دیوم چ زەڵم و زۆرێک دانیشتن قسەیانە کرد محەلە بە محەلەیان زانی کێتە چۆنە قاچاقتی چییە قاچاقتی کالایە قاچاقتی مواد مخدرە کێگەردەن کلۆفتە کێ لە هەموو پوڵیانەتن لە هەموو ترە ئەوانە بووە بەعیس من یەواش یەواش لە کلاسی نۆبەرەوە ئەولا ئەتوانێژم سیاسی بووم بەڵام بەر لەوەی هەر لە 7 ساڵەیەوە ئەتڵعات کو دەکەون و کەیان بەچەها و ئەوستکەن ما خوێندەوە بەڵام لە کلاس نۆبەرەوەلات بەلای کتێوگەل جدیترە یەواشواش مەسەڵەن کتێوی کەسرەوی بخوێنەرەوە چۆمانە کە هاتمە دانشگا هەر لە ڕۆژ ئەوڵە تقریبان لە ڕۆژەوەڵە وەصل بووم بە گرۆیەکی مارکسیستیەوە بەم بۆنەوە وەختێکە انقلاب کرا بەڵێ من هێنم کردو بڕێ پێش زەمینە ئەوانم ببوو بەڵام لە دانشگان تەواو کرد تا انقلاب کرا زۆر فعال نەبوو تەزەلزولێکم و لەبەن دیانی شخصیان وەصل بوون بە مبارزەی سیاسیەوە بەڵام هەرچێکم بۆ کرا ژیانی شخصیم بۆ ناکرا لەم تەناقضا گیرم کرد تا انقلاب وای حل کردبوو ئابۆ معنی ئەبڵێ باست کرد کە لە پێشا لەگەڵ گروی مارکسیستی ئاشنا بووی بەڵام دواتر لەو ڕۆوەکە بە کۆمەڵە پەیوەست دەبی دوای ئاشکرابوونی کۆمەڵە پرسیارەکەمەوەیە بەر لە ڕاپەڕین و ئاشکرابوونی کۆمەڵە لەگەڵ هیچ یەک لە ئەو ئەندامانەوە و کردستانەوە هاوڕێیانەی کە بنیانگوزار بوون دامزرێنەری کۆمەڵە بوون هیچ پەیوەندیەک ڕفاقەتێ هەر ئەو گروهە بەداخەوە وەصل بووین بە سازمانێکە بەناو ساکا کە دەستپەروەردەی ساواک بوو نەمانزانێ بوو هەر ئەو گروهمانە تەک کۆمەڵە کە تازە شکڵی گەدو ئەیاون پێ سازمان لە ئێرتباتدا بوو لە ئێرتباتاون بێژگەلەوە هەر بەر لەوە من ڕەفیقەکان وەک کاک فواد و کاک شوعیبووان لە دانشگای سەنعەتیا دی ئەو ئێرتباتانە بوو ئێمە تەکەوانە ئەو ئێرتباتە بوو هەتا وەختێکە لە توانم ساڵ 51 یا 52 وە بدانم 51 کارێ کاک شوعیب و ڕەفیقێک بەناو لوقمان دەبیری ئەگرن لە ئێسفەهان لە هێنی ئەو کارخانە سەنعەتی زەوباهەنی ئێسفەهانە ئەیانگرن من ئێرتبات مەستێکیانە و حتا هێنێکی شتێکی من تەلگرافێکم کردو بەدەستیان گەیشت و ساواک منی بان کرد منام لە وەختان ئەفتەر وەزیفە بووم فەرماندەکەمان نەهێشتم وەنە ساواک وتیە لە دەفتەرەکە خۆم هێنیگەن ڕاجۆی لێ بکەن ئەو ئێرتباتمە بووتە کۆمەڵا وەختە باشە وەختێک ڕاپەڕین دەست پێ دەکا ئەڵبەتە ئەوە بەو سوالم بە کورتی جواب بدەوەکە هێزە چەپەکان بەڕاستی دەور و نەخشیان لا ڕێخستنی ئەو ڕاپەڕینەدا وە بە سەرنجام گەیاندنی چ بوو بۆ دواتر ئێستا لە ئەرزیابیماندا پێمان وایەکە جۆرە لە جۆرەکان ئەو ئەهدافەی کە دەبوو نەپێکرایە بەلاڕێدا چوو ئەو دەور و نەخشە چ بوو قسەیتیان نییە کە شۆڕشی ئێران لە خاکسفیدی تارانەوە دەستی پێکرد بە شۆنیا لە واقع مردمی کاریگەر و زەحمەت کێشێکە فرەتەر هەر کرێکار بوون دین و حاشیەنشینیش نابێ وە بزانین داخۆم ئەو تەبلیغاتەیەکەن چین هەر کاریگەر و زەحمەت کێش بوون ئەوانە بەشدار بوون لە انقلابان چەپەکانیش ئێمە ئەکوڵیاین بۆ انقلاب ومان نەزانێ انقلاب مقدسە انقلاب هەموو شتێکە انقلاب نەجاتمانەدا من مەسەن بەلەوە لە شۆڕش دەست پێ بکە کتێبی مانیفستم بە ئینگلیسی خوێندووە زۆری لە حاڵی نەبوو بەڵام قسەی انقلاب و ئەدەتیا بوو هەمیشە ئەمە وا حاڵی بوو وەختە حاڵی بووم کە ئەمە دنیای کە سەرمایەداریە مەزلوم کاریگەرە کاریگەریش ڕایی بەخشە ئەمە بە انقلاب نەجاتماندا ئیتر ئێمە عاشق انقلاب بووین هەموو چەپەکان بە جۆرێک لە انقلابە بەشدار بوون ئەو وەختە سەکە مەڵا و ئاخوند و ئەوانە بلافاصلە تێنە ناو مەیدان ئەوانیشە لە واقع خومێنی لە واقع تەرەفداری تەواوی دەوڵەتێکی بورژوایی بوو هەرچەند تەفەکوراتی تی هین پێش سەرمایەداری بوو بەڵام ئەمەڵان تەرەفدار ئەمە زدی حکوومەتی شا بوو چون پێوا بوو ئیسلام لە بینەوات و غەربیگەریە کات و بە دەرەجاتێکی سەروا بوو زۆر لە نەزەر ئەوەوە مەسەن ژنێکە بە دامەنە و تێتە خیابان وەرەدە سەرکار و هێنێنیە
لە چکینیا نظر ئەوە بنیامێکی یا من بورە ئەو پرسیار پێ خاتە دەکەم وەکو پرسیار هەمیشە لە زیاندایە و بیستومە کە جیاواز لەوەی کە ئەهدافێکی مەسهەبی بووە بێسلا ئەو حکوومەتەی بە ئەنجزەیەکی بنیان گوزاریکردنیا دامەزراندنی دەسەڵاتیشی مەسهەبی تەبلیغ دەکرد و خەڵکی بەوە هاندا بەڵام بەڕاستی باگراوەندەکەی وەک دەڵێن ئەوە نەبووە کە لە سەردەمی ئەو بێسلا شۆڕشی سپیە ئینقلابی سپید کە شاکردی کۆمەڵێک زەوی وزار لە دەرەبەکان سەندرانەوە زەوت کرا و خومینیش بۆ خۆی لەو ئەشیرانە بوو کە زەوی وزار و مڵک و ماڵی بووە گوایە من دەبیستم دەڵێن بەشێکی ئەوە زیاتر هانی دەدا کە دژ بەشا بوەستێتەوە دواتر باحاڵ تەوجیهەکەی مەسەلەی مەسەبی زەڵ ئەطلاعاتی من نیشانەدات کە فرەتر نیگەرانی ئەوە بوون کە ئیسلام نفوذی ڕۆحانیەت ئەوانە لەبێم چێ چونکە زەویندار و هەرچێکە و مەڵاگەلە هەسیان لەواقع وەقفە زۆری هەر نازانن چیان هەیە ئەدان مخالفی و تاریخەن وە بە نەزەرێ من نەگەیشت کرد مخالفی ئیسلاحات هەردیە مخالفی ئەو بوو کە ئەنجومەنهایە وڵایەتی ئەوە دامەرزەی کە مردم بن بە ساحە قودرەتێ کە خودی حکوومەتی پالەویش تەبلیغێکی کرد بەڵام نەچوو بە شۆنیا بەتایبەت وە بەتایبەت مخالفی حەقی ڕێژنان بوو لە ئەسڵا مەسەلەکە بوو ئەمە تاریخی تر بینی ئەمە تاریخی تر بیرکەینەوە لە واقع سەرمایه‌داری داهەی هەفتا توش بوحران بوو لە فلستین لە ئەفغانستان لە پاکستان ئیسلامیان تەقویەت کردبوو لە دژی شەوڕەوی و ئەممە زەمینەیەدا بوو بە تەفەکراتێکی ئیسلامی کە بەناو ئیسلام سیاسیە ناتین و خومینی لەو بارە کتێبی نووسی بوو من فرەتەر لەو زاویە و هێناتم ممکنە ئەو ئیطلاعاتی شێکە جەنابەت باتیەکەی ئەوە شەروارەدەی شتەکە بکەین باش بابینە مەختەی ڕاپەڕین انقلاب دەکرێەوە بە دوای ئەوەشدا کۆمەڵەش ئێلانی مەوجودیەت و فعالیەتی ئەلانی دەکات بەڕێستان بەم پێشینەوە کە بووتە لە مەسایلی سیاسی و باگراوەندێکی کە بووتە بەپێی دەرچێک لە زۆر شتی ناو کۆمەلگا وەکو مەسەلەی تەبەقاتی وەکو زوڵم و زۆرێکە لە ڕژیمی شا بەتایبەت لە تەریق ژاندارم و پاسکا و دەست پەیوەندەکانیەوە ئێوەمانەندەتان دیت ملحەق دەبی بە کۆمەڵە لە کۆمەڵەدا چت بینی و ئەو ئەنجزەیە چە بوو خوێندنەوە لە کۆمەڵە ئەو کات چی بوو کە ملحەقی بووی وە ئێمە منیام هایە ئەو دەورە کە ئەوڵەن لە انقلابە بەشداریەکەن لە قیامی درۆژەکەی بەهمەنیچە بەشداریەکەین ئەوەی تر ڕۆشنە بینین ئەمریکا ژنەراڵێکە نێرێ بەناو هایدر و ئەرتەش تەحویڵی ئیسلامیەکاندا کارێمەتەوە من هەر ئەو شەوە نەوروزی خوێناوی دەست پێکە و حمڵاکەن پادگان ژاندارمەری لە چنا بگرن لە تارانەوە هاتمە بۆ چنە هاتمە بۆ چنە لە مەحەلەی قەڵاچوارانە گرۆهێکمان دروست کرد کە لە مۆلیواناوانە هەستەی ئارمانە زەحمەتکەشان ئەم هەستەی ئارمان زەحمەتکەشانە تەک جەمعیەتە کە ئەساسەن کۆمەڵە بووە من کاشوعەیب و کەسەکانیانم بە ناو ئەناسی ارتباطمان بوو یانێ چۆن ئێمە چەکدار بووین ئێمە ئامودەشی چەکداریمان لەژێر ڕاهبەری ڕەفیقێک کە زۆر نەخشی گەورەی بووە بەداخەوە کەم تەبلیغمان کردەوە ناوەکەی عەلی گوڵچینی بەناو سەلاح ڕەش و هەم ڕەفیقێکی گیان بەخکردو دووارە بەناو قوتبەدینی گوڵپەروەر ئەمانە ڕاهبەری نظامیمان بوون ئامودەشیان دابووین و بیست و چەند کەس چەکدار بووین سەد نەفەرێکیش عەزوی ترمان بوو ئەوانە ئەمانە جەمعیەت هەر کارێکی وایە هەناردە شۆرمان هێنی بەشی شێخان بووین قەڵاچوالان و شێخان هەناردە شۆرمان ئەو هاوکاریمانە بوو تا 28 مرداد هاوکاریەکانمان زۆر نزیک بوو بەیەکەوە مەسەڵەن بوو نمونە دەورەشەکان حمڵیان کرد جەمعیەت بگرن بۆ دفاع لە ئەوان 21 چەکدار مەسەن کەم نەبوو ئەو وەختە چوینە و یا مەسەن لە شۆنگەلێکا کە زەوی تەقسیم کرابوو شۆنگەلێکە شەورای خۆیان زەوینی تەقسیم کرد و خودی خەڵکی زەحمەتکێشی دێ ئێداریان نەکرد بەڵام لە شۆنگەلێکە لە واقعان نیان وێرا هێشتا ئینگەل مەسەبیان بوو هێشتا ئەوەی کە خان ساحب زەوینەکەس حرامە بۆ ئێمە شتێنیان ناکرد
ئێمە لەژێر نەزەری جەمعیەتە ئەچوین بێژگە لە تەبلێغ و تەرویج و هەرچێکمان پێکرا هۆشمان بەوە بوو وەخت خەرمان بوو تاوسان بوو هۆشمان بێ خانەکان نێوەن جۆرە هاوکاریگەلیمانە بوو تا 28 مرداد 28 مرداد هەستەی ئارمانی زەحمەتکەشان لە قەڵاتوالان و جەمعیەت ترمان بوو کە کاک شوانوان تیا بوون کاک محەممەدی مایی بەناو مەشهوری شوان تەکوانە هاوکاری نزیکمان بوو هاتین تەسمیممان کرد چ بکەین وەختێژ نەفتمان جەمعیەت چووکە دەرەوە لە بەرابەرم حەمڵا مقاومەت لە ناو شارە بە لازم نازانێ ئێمە چوینە دەرەوە وەسڵ بووین بە ڕەفیقەکانەوە گەین بە کە ئەیوب نەبەوی یادی بەخێر کە ڕابەری گەورەمان بوو لەو دەورە گەین بەوان و ئیتر لەوە لا من ئەمەڵەن بوومە پێشمەرگای کۆمەڵە زۆر باش کۆمەڵە بە نیسبەت زۆرێک زێریانەکانی دیکە هەروەک باست کرد چ لە بەشی نهێنی ئەو فاصلە زمانی کە بە شێوەی نهێنی کار دەکاوە تا سەردەمەین خلاف خۆی ئەلێن دەکاتەوە زۆر لە تەمەنی ناگوزارێت بە نیسبەت زۆر زێریانەکانی دیکە بەڵام دوای ئەلەنی بوونەوەی زۆر زوو گەشە دەکات زۆر زوو دەبێت بە هێزیشی جەماوەری و لە عین حاڵدا خۆشنیە و خۆشەویست لە ناو خەڵکدا چین ئەو تایبەتمەندیانەی کە کۆمەڵە بووی دیارە کۆمەڵە تەرکیبێک بوو لە ئێوەمانان بەڕاستی ئەو تایبەتمەندیانە چی بوون کە کۆمەڵی ئاوا لە ناو خەڵکدا جێخست ئەو کۆمەڵە تێکێما فەرقیان وێ ئێمە ئەو تەجروبە بەردمیمانە نەبوو بەڕاستی کۆمەڵی ڕەچەند فەرقی بوو ئەمانە لە ناو مردمە چ لە شارە چ لە دیات چ لە کارخانەکان ئێرانە لە ناو خودی کاریگەر و زەحمەتکێشی دیا کاریان کردو وەسڵ بوون بە ڕەنج و دەرد و هەموو شتێکیەوانە وە فداکارانە بۆ ڕزگاریەوان کاریان کردو وە باوەڕیان پێبوو ئەم کۆمەڵە بەڵام لەسەر بناغێکی تاریخی هاتە مەیدان ئەویشەوەیە ناسیۆنالی دەورەی نەماوە دەورەی تاریخی لە دنیا نەماوە بەو معنێ نەماوە کە ئیتر مەسایل گەورە ناتانێ حەلکە حکوومەتی پالەوی لە بەرابەر حکوومەتێکی وەک جمهوری ئیسلامیە وەک مەقەواڵ بەتە نەقشی ئەمپریالیزموانەی چوویتر وەک مەقەوا لە بێنەچێ دموکرات بەو گشتە تەجروبەوە لە شارتنە هەتا ئیجادیان نادا ڕەهبەرەکان بێت خوێنڕاندی کەماگەر کاستێک کەماگەر یادی بەخێر ئیجادێ وەرەگرت بەم بۆنەوە لە مەتن ئەم شتە تاریخیا شتێک هاتووە ڕوو کە لەمە دوایمە بە ئیطلاعات و بە متال ئەومانە ئەمە سوسیالیزمە بەڵام سوسیالیزمێکی ئالوودە بوو سوسیالیزمێکی ئالوودە بە پۆپولیزم سوسیالیزمێکی ئالوودە بە ئەکۆنۆمیزم ئەمما چون معرفەتی بوو جدو ذاتی نەبوو بە نسبەت ئاگاهی مدامەمانیا دادبووەوە سوسیالیزمەکەی پڕڕەنگتر و خۆشڕەنگترە بوو ئەوە بە نەزەری من بووە باعیسەوە بە تایبەت کرێکارانێکە چوونە دەرەوە مهاجر بوون و بەبوون بحرانێکە ساڵ 53 بەرەو ئەملا 52 53 بەرەو ئەملا ئەدا بە تایبەت لە ساختمان بۆم ئەزانین کاریگەرانی کوردستان زۆرتر لە ساختمان هەبوون ئەوانە بە لێشاواتنەوە و بێ لێشاو تەبعەن نەچوونە ناو ناسیۆنالیستەکان ببوونەوە ئەو تەجروبەیەکی وابوو تەجروبەی کوردستان عێراقی سەر منفی بوو لە نەزەر تاریخیەوە بۆ ئێمە سەرڕای هەر هاودەردێک بوومان تەکمەل توودەی مردمە هەر هاودەردێک بوومان بۆ ئەمرەکەیان نەچوون ناوان گشتیان بوونە کۆمەڵە لەو ئاخا کۆمەڵە ئەو بە نەزەری من زۆرتر ئەو کاریگەرانە هەرچی زیاتر جەوهەر کاریگەریەکەی و ئینقلابی گەریەکەیان تەقویەت کرد بە خۆیان ئینقلابی بوون من واقعان کەسیان تیا بوو کۆمەڵە ئیسەیش یادیان هێزە پێدا باسی لێڵی یا ئالوودەیی ئەو کۆمونیزمە یا ئەو سۆسیالیزمێک کە کۆمەڵە تەبلیغی دەکرد لەو سەردەمی سەرەتادا کردت هەر ئێستاش کەم نینە لایەنانەی کە نەقدی مەقتەعێکی کورتی زمانی تەمەنی کۆمەڵ دەکەن تا بەر لە پێکهاتنی حیزبی کۆمونیست بەڵام سەرڕای هەر نەقدێکە لە هەر ڕوانگەیەکەوە پێی وارد بووە کۆمەڵە گەشە دەکات بە کۆمەڵە ئەو کۆمەڵەیەکە بە ئەتباری چل و چەند ساڵ تەمەنی حەدیقەل ئاشکرای هێزیشی خۆشنێو لە ساحەدایە ئەو عملکردانە ئەو پراکتیکانی کە کۆمەڵە ئەوەی سابت کرد کە
نا بەڕاستی زۆریش ڕوون و لێڵ نییە یا زۆریش ئالوودە نییە توانیوێتی خۆی لەو بربەست و لەو تەمومژە ڕزگار بکە. کۆمەڵە جەماعەتێکی ژیر بوون، عاقڵ بوون. ئەوەڵەن لە ناو مردمە مەشهور بوون بە بنیامهایەکی باش خۆشناو. کارگەلێکە کردویان چ لە دێ چ لە شارە هەموو خزمەت بوو بە کەسمان هەبوو ئێتوانی مەسەڵەن دەبیر بێ ناچوو دەبیری بکە بوو بە معلمی مەدرسەی فەرزکارەوە مەحەلەیەمە بەشێکی زۆرتر لە دێو هاتبوون هێشتا فەقیر بوون مەدرسەیەکی مان بوو 15 با من خۆیچم لەوێ دەرسم خوێندووە فەقیر بوون ئەوانە هاتنەوە معلم لەوێ زۆرتر وەک معلمی خۆشناو ناسرااو بوون بێژگەلەوە تیپیان بەرخوردیان نەترسیان نفرەتیان لە چاواک ئەوەی کە کتێ و ئەوانەی کە خوێندنەوە انقلابیە هیچ کەیش ناخەنە خەتەر زۆر ژیرانەم کارگەلاوانە بەرەوە هەر بۆ بۆنەوە کۆمەڵە تاخر بۆ چاواکە نەناترا هەرچێکیان لێ گیرا لە ڕابتەتێک سازمانەکانترا گیران ئەمانە مەسەڵەن کەسمان بوو لە دیا وتمێتوانی لە شارە دەبیر بێ چووە دێ بوو بە معلم لێنە ئەوێنێ ژنێ کەس هەر مناڵەکانی ئەمرێ مدام ئەڕێ فێری مامایەوێ و ئەو ژنە نەجاتەدا و لە دواون بە خۆی و خۆشەکەی ئەمن بە مامای کولی منتەقەکە کارگەلێکی ئەویان کردو وەختێک ئێمە چون بۆ پێشمەرگایەتی دیمان زۆربەی دیەکانە کەسی ناسرا و کۆمەڵەن ڕەفێقی کۆمەڵەن ڕفێقی کایوبن ڕفێقەکان ترمانن ئەوە بووە یعنی لەواقع هێزێکی بە نەزەری من لەسەر ئەو بناغە تاریخیە هێزێک شکڵی گرتبوو کە ئینقلابی بوون ئەو کەسگەلەیە تێن نەزەراتی کۆمەڵە نەق دەکەنەوە کۆنگرەی ئەوەڵ نەق دەکەنەوە چێمانە کتێو خوێنن جەوهەرە ئینقلابیەکە ئەوەی کە کۆمەڵە جوابی تاریخیە داتەوە بە جەریانەکە نادانەوە چی ڕاست باسی ئەوەت کرد کە دیارە کەسە ناسراوەکان ئەو کەسانی کە دامەزرێنەر بوون و چێرای ئەسڵی تشکیلاتی کۆمەڵە بوون سەرەتاکان بەر لە ڕاپەڕین لە ناوەندە لە شوێنە جۆرەکان کاریان دەکرد بوون بە چێرایشی خۆش نێو لە تاریخە و خەڵک دیان ناسین و خەڵکیان دەناسی دوای ئاشکرابوونیشی بۆ مەقتەیەک تقریبان ئەو ڕەوشە ئیدامە دەدرێەوە ئەوە مەقتەیەکە کە ناوی پۆپۆلیزمی لێنراوە وەک پۆپۆلیزم دەورەیەکی پۆپۆلیستی باسی دەکەن بەڕاستی و پۆپۆلیستە ڕەوا بووە بۆ ئێمە شکمان لەوە دانیەکە خودی ناسیۆن سۆسیالیزمەکەمان ئالوودەگی بە پۆپۆلیزم بووە بەبوونەوە نەقشی عەزیمی چین لە دنیا بەبوونەوە ئێمە ئاثاری خودی مارکس خودی لەنین تەجاربی ئینقلابی 1970 ئەمانەمان بە ئەنازەیە دەرکمان و متالعەمانەوە چێرە نەبوو بۆ ێژم معرفەتی بوو شتەکە ئەمما وەختێ تۆ مخلسی مردمی وەختێک ئێمە لە شاری سنا هێزەکان تر مەخسوم چەپەکان نییە هێزەکان تر کاریانەوە بەڕێن لە ماڵی دەوڵەمەند پولیانە چەند کۆنە ئاغا پولیانە چەند ئێوە نەهارمان بۆ دروستکەن فڵان و فڵان باوەڕکە ئێمە لە مەقەڕە ئەو نەنان و پەنێر و خۆرمامان خواردو دمەڵمان دەراوەردو یعنی مخلص هەموویان لە خزمەتیان هاوین بەڕاستی ئەم هێزت پۆپۆلیست نییە ماوئیسیش نییە گوزارێکی تاریخیەکە پیچون و چرا سۆسیالیستە تا تاریخەن ئەو ئالوودەیەگەلە بە تەدریج لە خۆیان ڕەفعەکە بۆیە مەسەڵەن فرەشۆن بوو بنیامە چوو کۆمەڵەیان بە وەسیلەی کەسێکە ناسی کە ئەو خۆی لەبار سازمانی و کۆمەڵە نەبوو وەلی هەرچی کردو بن ئەو کۆمەڵێتەوە بوو لەمە دو قسەی بنکە شتەکانی بێتە بەرەوم بێژم بنکەکان نەزەرات و ئەوەی کە تعریفی کا و تەوجیهی بکە و ئەمانە بەل لە کۆمەڵە کەس تریش کردبووی بەڵام هەمووی ڕژانە ناو گیفان کۆمەڵە بەبوون چێوە تاریخەن تۆ نمایەندەی ئەو سۆسیالیزمەوە ئینقلابی گەریە بووی ئەوانەیە کە ئەو جۆرە قسەگەلاکەن بە نەزەریان فرەتر لە چوارچێوەی کتێ و ڕوشانگەری وانەمانەوە بەڵام هەر ئەوانەیە کە ئەو قسەگەلاکەن تاریخێکی پڕفتخاریان نەت بەبوون کۆمەڵە ئێمە زۆر احترامیان مقایلی بێگومان وایە
باسی هۆکارەکانی یا تایبەتمەندەکانی کۆمەڵەماکە کە بۆ گەشە دەکات لەو مەقتەعەی کە لە ناو کۆمەلگادا حوزوری هەیە دوای ئەلنی بوونی ڕووداوەکان پشتەری یەک زۆر زوو ڕوو دەدەن و هەر ڕووداوێک هەر ئیتفاقێک پێویستی بە مەوزەعگیری و وەستانەوەیکی دەقیق لەبەر جوابدانەوە و وەڵامدانەوەیکی دەقیق هەپێی لەوانە بەشداری لە نوێنەرایەتی خەڵکی کورد و مەسلەی هێرشی سەرتاسەری بۆ سەر کوردستان مەوزەعگیری کۆمەڵە لە بەرابەریدا و فراخانی بەرگریشی عمومی لە کوردستان و بە دوای ئەوەدا مەسلەی ڕێپێوانی خەڵکی مەریوان زۆر ئیتفاقی ئاوە ئەوانە بەڕاستی وەکو پراتیک چەندە مؤثر بوون یا چەندە جوابیشی زۆر دروست و دەقیقی کۆمەڵە بوون بە و باوەڕێ من ئەگەر ئەوانە نەبووای کۆمەڵە ئەو ڕێشەدار نابوو کامێک لەوانە زۆر موثر ڕۆژە دەکرێت کەمێک هەرێتوانم بەڵام ئەوەش بێژم نەورۆزی خوێناوی فەرماندەکەی کێ بوو لە شاری سنا کاکسێقی کەمانگەر کە ڕاهبەری کۆمەڵەوە یعنی مەخسوومەوەیە ئەوانە شەورا دروستکردنەوەی کە شەورای ڕسمی لە تواو ئێرانە فقط لە شاری سنا تەحمێڵەکرێ بە ڕژیم ئەمە بەلەوە شۆرای مەحەلات کەم کەم زمینە خۆشەکە بۆ دروستکردنی بنکە کە بن لەو دواشێ باسی بکەین دەورەی ئەوەڵ شەڕ دەورەی ئەوەڵ شەڕ کە تیا پێشمەرگەت سەرکەوتووە بێ نەفقەت بەخاتر قودرەتی پێشمەرگەوەمانە تودەی مردمیش بۆخشی ڕاپێماییگەل و تەزاوەراتگەل 100,000 نەفەری کراوە لەوەدا هەموو ئەمانە وە ناتوانێت ڕژیمیش لە وحدەتی نییە هێشتاوەیە کە بوورژوادی هێشتا سەر لێ شێواوە بەشێکیان لیبراڵن بەشێکیان مەسەبین لیبراڵەکان قودرەتی ئەسەن سەرکوتەیەکە لازمە ئەو ئینقلابە عەزیمە سەرکوتکەی نیەتیان بەڵکە مەسەبیەکان ئەم کارە توانن بکەن ئەوانە بووە بەعیس کە شەڕی ئەوەڵ سێمانوانەی کێشە کۆمەڵە زۆر مەحبوبتر تێتەوە مەیدان چون زۆربەی شەڕەکان کە کرابوو بەتایبەت لە جنوبە وەک سنە و مەریوان و وەک مەریوان و مەخصوسەن سەردەشت و مەهاباد و بانە و ئەو شتکەلەن نەقشی کۆمەڵە تیا هەر ڕۆژ بە ڕۆژ ڕوانتر و بەردەستەترە بوو زۆر ناودار وەختێ من لەبیر وەختیات هاتینەوە بۆ شاری سنەڵ بەت من تەک ڕەفیەکان هات ئەوڵ توین تا بێژوێ لە بێژوێ و لە تەک دەستێکی یەکێتی نیشتمانیا لە خاکی عێراقەواتینە بۆ مەریوان لە مەریوان نابووین بەڵام من بە حکمی تەسلیمی ڕەفیقەکان وە کایوب هەشت ڕۆژێ دووتراتمە بۆ ناوشار لە ناو شارا بووم پێشمەرگاتنەوە ئەم شارە یەک پارچە ئستقباڵ یەک پارچە چوور دەوڵ لە هەموو شوێنێکایکوتا هەڵپەرکی لە هەموو شوێنێکا یعنی کۆمەڵە ئەوە بوو کە بەبوونەوە نەورۆزی خوێناوی ڕاهبەری کردو بەبوونەوە لە بیتوەشتی مندادا و توی تەسلیم نابین ئەبێ دەربوتەیە ئازمایش ئەوانە بکەین زەربەی گەورەیشمان لەو دەورەگەلا خواردووە کاک فواد یان لە دەستانی کافوادوان مردمەکە ئێانزانی ئەوەن تەقسیری ئیشتباگەل گەورەیە ئەمە نەوگا چون لە شەڕا ئیشتبای گەورە بکەی مردم کەمێ هینەوە ئایامە ڕاهبەرم وابێ وانەوێ فرەتر سەرکەوتنی کۆمەڵە ئەوانە ئەبێ بەڵام کە ئەو ماوە لە شارە بین ئەو ماوەی پێش ئازەر ئەواخری بەهمەن ئازەر ئەوانەتینەوە لە شارە بین بازم ئەو کۆمەڵە زەحمەت کێش و ئەمانە هەمچنان هێنا وەلی لە هەمان حاڵە ڕزگاری چەکەکە وەکێزێکی مرتەجعی سەر بە عێراق نۆکەری عێراق جاسوسی عێراق ئەنەمەش لەمە دووە پەیوەندی دیپلۆماتیکمان تەک عێراقا گرت وەک هێزێکی بەرابەر و مستەقل ئەوان سەرسپۆر دەبوون بەنابەرین ئەو کارگەلاکە و لە هەمان حاڵە منەوە تەجروبەی شاری سنەمەت ئیتر ئەمە دەورەیەکە بنکەکان شکڵەگرن بنکەکان هەمان لە خزمەت شۆراکانە هەمان لە خزمەت حفزی ئەمنیەتی شارە لە نەتیجان تە کاشوان و کاکعلی گۆڵچینیا بۆ ئەمنیەتی شار هێزەکان تر کە غێر چەپ بن وتم خەریک پوڵ جەمەوکردن و پوڵ لەو بسێنەوە لەولاو
شۆنگەلیان ئەڕێن مسادراکرێ بەخ دقتمان ناکرد لەو سکەلاوەڕاتی ڕاست بەهەرحاڵ ئەم ماوەیچە فرسەتیدا بۆ خزمەتگوزاری فروتەنانە و بەهێنی کۆمەڵە لەو دوایش ارتباتە کرێکارانێکا کە هاتوونە مەدان هەر لە دەورەی ئەوەڵا بێکاری بوو کرێکارانی کوردستان وتمە بوون کاری ساختمانی و زۆرتر بێکار بوون ئەو ڕەهبەرانی ئەو دەورەیە کرێکانی فەرکەسنە کۆمەڵە نەبوون بەڵام هەموو شتێر ئەیان کۆمەڵە ئەلە خۆیان کۆمەڵە نەبوون مەسڵەتە ئەوە ئەوێتە باعیسەوەی کە کۆمەڵە هەرچی زیاتر ئەبێ بە هێزێکی اجتماعیتر و ئەمانە ئەزانی چۆنە ژیرە کۆمەڵە نازانم چۆن ئەوە جالبە تاریخیە واقعان جەماعەتێک کەم سنوو ساڵ بەڵام تەسمیمگەر دروستەگرن لە هەر مەقتایەکە وە لەوانە هاوکاریکردن تەک دموکرات وەملاوەلا ناچنە ناو کتێب بێژن ئەوە بوژواتەوە چێوە چییە یا وەسن فدایی لە کوردستانە نێری گوانە بوو پێشگەل نادانشامودا نەبێ نێریکی وانە بەڵام زۆر بەرابەر زۆر هێن بەرخۆرد بەوانەکردن و هاوکاریکردن ئەوەی کە هینی هەیەتی نمایندگی خەڵکی کورد بەرخورد بە مەڵاشی ئەزەدین مەڵات بەڵام ئێمە متەوەجە بین لە مبارزەی عەمەڵی تەبەقاتیە تەرەفداری مردمی ڕەشوڕوت و زەحمەتکێش و فەقیرە مخالفی ئەسقەدا ناسیۆنالیستەکانە زۆرتر بەناو کۆمەڵەیە ناتن ئەم ژیریە ئەوێتە باعیسەوە بە نەزەری من هەرچی زیاتر هینە سێنێ مهمتر لە گشتیت لە تەسمیمگیریکی زۆر پێچیدەی ئایا لە بەرابەر ڕژیمە کە ئاخری فەروەردینە و ئەوەڵی ئۆردی بەهێشت و ئەوانە حمڵاکەن بە کوردستان وە کۆمەڵە کەسی بوو لە ناو خودی بەخۆشیەوەی تێجات زینگە لە ناو خودی هەڵقەی ئەسڵی ئەمنیەتی خودی ڕژیمە دەقیق خێزانی حمڵان تێکەن لە 6 پادگانەوە تێن دوور سەنگینەوێ حمڵەکە چۆن تەسمیمەگرێ مقاومەتەکەین هەر کەتر لەبار نظامیە بۆیە چوون دموکرات بۆیە چوو ئەفسەری قەدیمی ناو خۆمان نبوو لەو بارۆیە وامان پێکەن جەرمانان وە فڵانەکەن وانە منیش خۆم سەربازیم کردووە مزانی لەبار سەربازیەوەمانە دروستێژن بەڵام کۆمەڵە تەشخیصیدا بۆمە سیاسیە تەشخیصیدا بۆ مردمەگەریکیانە مقاومەتکەن تازە لە ئینقلاب دەراتکەن دەستکەوتگەل ئینقلاب ئێرانیش گەرەکە بەپارێزن دەستکەوتگەل ئەو ماوەی شۆڕشی کوردستانیش بەپارێزن وەگەرێکیانە مقاومەتکەن تۆ ئەگەر ئەوە جێبێ هێشتای بەڕاستی زەربەیەکی عەزیمی سیاسی ئەدریا لە کۆمەڵە پێگومان ئەو مەقتەعا یعنی ئەو مەوزەگیریە ئەو تەسمیمە قاتعانەیە بووە هۆکار کە هەتا ئێستاشی لەگەڵ بێ خەڵکی کوردستان سەربەرزە لە پەیوەند مەوزوعێکی زۆر تایبەتدا کە دەیتوانی ئەکسی ئەوە بێت دەیتوانی تەسلیم بێت دەیتوانی زۆر ئاسان چاوپۆشی لە هەموو دەستکەوتەکانی بکە بەڵام بە هەر پێوەرێک یا بە هەر هەزینەیە کە لە پێناویدا درابێت بەڵام مێژوویەکە یعنی مێژوویەکی پڕ ئیفتیخارە کە خەڵکی کوردستان هەتا ئێستاش شانەزی پێ ئەمە ئیترێ بۆخشن آخر شەو وەختێ تەسمیم گیرا کۆمەڵە تەسمیمی گرت بێتە دەرەوە ئەو یاکانیش چاریان نەبوو هەموو شتێک کۆمەڵی بەردەو لێ بڕیەوە لەوێ وەختی هاتێنە دەرەوە زۆر کەس بوونایەوە بۆ چێچنە دەرەوە هێشتا شتاوە ڕۆحیە مقاومەت و مبارزە بەڵام ئیتر کۆمەڵە بێسڵاح هەمە جانبەتر وەزعەکەی لێکداوە وتی ئیسا ئەگەر لەمەوە لە ئێدامە بین بە مبارزە زەربەگەلێک ئەخۆین سەنگینە بێ چونەوان دیاتر هاتوونە بەرەو وانە سەنگینترە بێ و هەزینەکە بۆ مردم قاوڵ خەموڵ نابێ زۆر ڕاست بەخسەوەتە کولەن من حەزەکەمەوە بێژم کە ئەو جوانگەلە کە ڕەهبەری کۆمەڵیان بەدەستەوە بوو ژیر بوون بەڕاستی کاتمان زۆر نەماوە بەڵام پرسیارێکی دیکە لە بابەت تەجروبەی شوڕاکان یا تەجروبەی ئەو شوڕای شارەکان دواتر بنکان و بەڕێوەبردننی ئەو مدەتەی ئەو کاتی کۆمەڵگا چ تەجروبەیەک بوو چۆن دەتوانین بۆ داهاتوو ئەسەن دەرسی لێوەربگرین لە ڕوانگەی تۆ ئەگە تەوسیف ئەوەی کە
دەرسی شۆڕشە بۆ ئێمەوەتە مردم فەورە نەزانە بێت ڕێکخراو بن کرێکار شۆرای خۆی بە ژن شۆرای ژنانیان دروستکردگار بە ڕەهبەری کۆمەڵە ڕەفەقەل ئەو دۆرەی کۆمەڵە وە شۆراکان ئێدارە کونەندەی هەر مەحەلێکن ئاماریان نییە من ئاماری بنکەکانم زیاتر هەست 21 یا 26 یا سی وردەی ئەم سگەرمە خۆنگە خۆم 21 و 22 لە بیرە ئەم شۆراگەلە چیان نەکرد دەورەی قات و قڕێ نەبوو هەرچێک مەواد غەزایی لە دیەکانەوە هات بە نسبەت مساوی دابەشی کرد هەر شوێنێکمان مسادرا کرد زۆر چۆن بوو مسادرەکران هین ئەرتەش بوو هین نادام کوێ بوو زۆر چۆن گەنم بوو مەواد غەزایی بوو گشتیان دابەشە کرد سوخت لەو زمسانە سەختە جوان تەدەی بە کۆڵ نەفتەواتەوە بۆ ماڵان هیچ کەسێکی بە ساڵاتچوو هیچ کەسێکی نەخۆش هیچ کەسێکی نەقسی عودوی بێ نەبرسیمانەوە لەو ماوە سەرمایان بوو هەموو شتێ شۆرای کرد لەو دوای شەوانە دا کۆبوونەوەی سیاسی قسەباتی خۆش دەمەبوون بە دەوریەکە لە تواو ئەو ماوە لە ئەو شاری سنە یەک داوا لە بێرم نایکرابێ داوا فقط یەک دزی گزارشترا بە کۆمەڵە لە وەختا من خۆم مەسئولی ئەو بەشە بووم لە شاری سنە ئەوەی کە ئێژن لە وەختە شۆڕەشا هەموو ئەبن بە خۆشک و برا باوەڕکەوە من فقط تەجربەیت ناگەڕم چۆنەکان تیسم لە ڕەفەکانی توەروە بووە ئەوت شارێکە هەموو خۆشک و بران ئەوە شۆراکان نێتوانیەوە بکە بێژگەلەوە شۆرای تەحمیل کرابوو بە ڕژیم ئەوە زۆر مهم بوو تاریخی بووەوە ئەو شۆرە ئەمە شۆراگەلێکە مردم خۆیان دروستیان کرد و زۆر کاراییان بوو هۆکاری ئەو ئەحتمادەی کە خەڵک زۆر زوو بۆ شورانەی دەکا تۆ تەسەور کە 2500 ساڵ فەرهەنگێکی پادشایی و سەڵتەنەتی زاڵە کە هەموو دەزانین نەتیجەکەی ناو کۆمەلگادا چیەوە کۆمەلگا چۆن باردێنێ بەڵام دوای شۆڕەشێک سەرڕای ئەوە کە شتێکی زۆر جیاواز لەوەی کە خەڵک دەویست هاتووە سەرکار بەڵام لە کوردستاندا بە تایبەت ئەزمموی ئەو شۆڕا و بنکانە شتێکی دەتوانم بڵم کەم وێنەیە لەنەوەی خۆیدا کە خەڵک زۆر زوو ئێعتمادی پێ دەکات ئەو ئێعتمادە بەڕاستی هیدایەتگەرانی ئەو بنکە و شۆرایانە بوون کە بەوجودیان دێنە هۆکار بوون یا خەڵک بۆ خۆیان تەمایل بە دیفاع لەو دەستکەوتەوە ئەو خوڵخاندنی ئەو جۆ فەزای بخۆیان ئەکسەریەتی مردم خۆ تەبان ناتوانین شاری سنەبێژین چون مەفتی زادەیش تەرەفداری بوو لەوێ ارتجاعی ئیسلامی و ئەوانە شەر بوو بەڵام ئەکسەریەتی مردم خۆیان ئەو شەوراگەلیانە دروست کرد و خۆیان ڕێیان پێدا بوو وە بەدەنەکەشی جوانانی بوون کە هەموو ئەکسەران بێژگە لە ژمارەیەکی کەم خۆیان بە کۆمەڵ ئازانی حتا من ئەوەم بەلاوە سێرە چوینە منتەقەگەلێک لە کوردستانەکە یەک کۆمەڵی ڕەسەنی ئەو دەوەرە منێژم پیان کۆمەڵی ڕەسەن لە ناویانە نەبوو هیچ نەبوو هەموو خۆیان بە کۆمەڵ ئازانی لەجالە بوو ئەوە لە شاری سنەی کە من تەجروبای خۆم لەوێ بووە ئەوە بوو کە خۆیان بوون ڕاهبەر خۆیان بوون سەرنوشت هەموو شتێ بەدەست خۆیانە بوو پێشگەلەوە تەبعیدیان نادێ نیانەدێ مەسەن کە ئەیوبی نەبەوی ڕاهبەری بەشی عەلەنی بوو ئەڵبەت بەشی مەخفیەکە ڕەفیقی تر بوو یەک جارنەوە دەیبڕێتە ماڵێک کە غەزای خۆشی بێ نام چای بێ چای بێ شەوە خەوی بێ فڵانی بێ هەر خەریک بوو مردمە بە چاوانیانە ئەدی تەبعیز نییە هەموو ئینسانەکان فداکارانە خەریکن و ئەم هەموو جوانە کە خۆیان بە کۆمەڵ ئازانن من قوڵی چەنۆگم لەو شتکەلا بەڵام هەروە بە مشاهدەیەژم بەڕاستی تەجروبەیەکی تاریخی یا ئەوختە من نمونەی کە بۆ بێژمە و هین بەل لە ئەوەتە ئێمە 28 مردادەوە لێ قەناگەڵ بیگەمە جالبە ئەوە بوو لە شاری سنەوتیان
چماق بەدەست حمڵاکا بە شار خودی ڕژیم ئەو وەختە پاهلەوێشتا مابوو ئەوانە سازمانیان داوە چۆمانە جوانەکان بە دار بۆ خۆیان ئەبن بە نگاهبانی مەحەلات و ئەگرەکەن چی نگاهبانیە دەن و کەسێک تەجروبەی نظامی بوو توی تۆ 2 ساعت بێتەوە یا کە 3 ساعت بێتەوە شەوێک پیاگەکە گرن کە قاڵێکی دزیگە لە ماڵێکە ئێگرن تێرنی بۆ هەستێ دەمڕاستی خودی ئەو جەماعەتە ئەوانی شێوەنە مزگەت ئەوێتن تا هەموو کەس تێ بۆ مزگەت نوێژەکانیان خوێن لەو ئەم جوانگەلە کە خۆیان هەموو دژی مەسەب بوون ڕووەکان لەم مەسەبیگەلە کە بڕێکیان بازاڕی وشتە بوون مەحەلەکە وا بوو ئێژە نەداین چیە ئەم پیاگە تحقیقیان کردو لە خۆی ها لە فڵانە مەحەلە کە من مەحەلەکە نزیکە بە مەحەلەی خۆمە و دوو دانەکە نیشکێس کرێکاری بێکارە ماوە هاتیش داهاتێکی نییە هاتکە چووگە ماڵێکی شناسایی کردگە کە چووگەن بۆ سەفەر ئەم قاڵیە دزیگە ئێوە ئێزن چ بکەین ئەوانەکەن بە ئەوان چێژن هەموو پوڵ جەمەکەینەوە ئەو نەئەدەینەوە نەئەدەینەوە نەیدەن قەڵێکەش بۆنە بۆ مەساحە ئەمە عمومیەتی بوو لەمە دوام دەرکە لە شارە بەجێوەی بیگری و زیندانی کێوە هەم نیازی و بەراورد دەکرێم خاڵی شتێکەوە سەرنوێشتی ئەو کەسە نادام چێ دیات وەێ مطمئنم لەمە دوام هەرەودارم هێزە چەپگەلە زۆر ڕاست من پرسیارێکم نەماوە بەڵام بۆ خۆت ئەگەر بیرەوەریەک شتێکی نەوترا و شتێکە حەزەکەی باسی بکەی ڕوو بە بینەران و پەیامەت بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا دوا پرسیارمان بێت ئەوەی کە دوو چت مەسەن لە ذهنی منە تێگیر بووە ئەوەیە کە ژنان چ شجاع بوون لەو شەڕی 24 ڕۆژە چ مبتەکر بوون مەسەڵەن خانوێک نەدا معەلم بوو چی بوو لەژێر ئەو خومپارەبارانی شاری سنات زۆربەیان خۆیان شاردووە لەژێر زەوینەکانە ئەمە وەی نەکردو چی سیمی دا و لە تەلەڤیزیۆنەکەی شنودی کردو هەرچیکی چێژ نەفێ هاوار بۆ ڕەفەکان ئێمە ارتباطاتمان نەما بوو هەموو هینەکانیان لەبێن بردو لەمە دوو هاتم دیم ژنان کاتنە ناو کۆمەڵە چ عەزەمەتێکن ژنانێکە لە منتەقەی خۆیان هەبوون بە ڕەهبەر بۆ ئەوەڵین جار دوای 2010 ساڵ 1400 ساڵی ئیسلامێژم ژنیان ئاوەردە ناو مزگەت دانیشن بەحتی سیاسی بژنەوەن و لەمە دوایش کەمکەم بەحتی سیاسیش بکەن ئەوە کۆمەڵە ئەوە ڕێشەکە نابێ بە نەزانی من یەکێ دەلیلگە نفوزی کۆمەڵە کارکردن سەرەمانسا و یەکێتر گەورەی دایکە پێشمەرگە عەزەمەتی ئەمانە مقاومەتیان چ تاوردن بۆ پێشمەرگە ارتباطگرتن بە یەکەوە سەردان لە یەک وەختێک کەسێک شەهید دەبێ وەختێک کەسێک لە زیندانی ئەعدامەکردێ کومەک ماڵی بەیەکردن مەسەڵەن دایکێ بوو مناڵی ڕەفیقێکمانی بردوو گەورەیەکە ئیدارەی ئیطلاعات هێزانی وتویان پێ مناڵەکە و لێ سێنینەوە گەر دەحەتە بڕی سەربەی لە دایکە و هێنە مناڵەکەی چەندین جار هەر تێرێ وەلای دایکی دەحەیە ئێگرن نەتەنیا ئێگرن مناڵەکەی خەریکەوە وەلای 22 دەست لیباسی چی دروست کردەوە پێشمەرگە ئێژن پێژێ معلومە واکەم ڕۆحی منە لەوێ فڵانی من ئارەزوومەوە بوو بە لەو فەوتی کرد بەداخۆی گەدەست ئارەزوومەوە بە لەو خۆم ببرم ئەوم بە چاو جارێتتر بدێت چەندین ڕوخساریاوە بە خۆشیەوە دایک منیش یەکێ لەوانە بوو چون دایکم لە ئەمان حاڵە هەر لە دەوەڕێ ئەوڵەوە ڕابەتی تاران و کورتان و وەک کۆمەڵە زەخمیە بەر زەخمی هاوردە و نامەیە بەر نامەیە هاوردە و بە ئفتخارەوە ێژم سێ دانە لە کچەکانی چەپی کە لەمە دوهاتنە ناو حەزبی کۆمۆنیستیەران هاوردووە لە کورتانە نجاتیدا لە تارانە بە وتوی پێیان وەکو لاو قسە مەکەن تەکی چکە هەر خۆم قساکەمەوە افتخارەکەم بۆ دایکە و بەو دایکگەلە ئەوانە لە دێنما سەب بووە ڕاستی وە زۆر سپاسەوەی کە کاتی پێداین ببوورە ماندوومان کردی حتمما ئەرکاری دیکەت هەیە زۆر سپاس بە وەڵامدانەوەکەت
بینەرانی عزیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێکی کورد بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ فەریدون نازری بۆ هیوایی کە جێگای سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتەوەمان داڵخێکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەر شاد بژین. L'amre pira da gidanade e me corre di ramade. L'amre pira da gidanade e me corre di ramade. Lo dia e cine bo hajara o danani como gayta. Lo dia e cine bo hajara o danani como gayta. راجز داری لریش دادنی توی آزادی گلمانتی راجز داری لریش دادنی توی آزادی گلمانتی کارباری چینی کی کار کاری نامی رگی کوشا کارباری چینی کی کار کاری نامی رگی کوشا Alay suri şarış panalage, hargaroji sarkamtinage. Alay suri şarış panalage, hargaroji sarkamtinage. Rehabatman çanda saktudurge, maça daurman kılpaya girge. Rehabatman çanda saktudurge, maça daurman kılpaya girge. L'amre pira da gidanade e mai come geli amade. L'amre pira da gidanade e